ئەو کاتتان باش هاوڕێیان چۆن باشن ساندە قسە و باز ئەسە تاوانی لالەزار دەکەین ئەو تاوانە قێزەوەنەی پاڤل و قوبات تاڵەبانی لە بەرامبەر خەڵکی سلێمانی گفتوگۆ دەکەین سەرچاوی ماڕیان بەخێر بێن سەرچاو وەرن هەندە بابەتی کەش باسەکەین لەگەڵ ئەو دۆسیەدا سەرچاوی ئێماڕیان لالەزار هاوکات ڕەوشی پارتی وێچێتی و دنیایەک زانیاری کە قسە و باز دەکەین سەرچاوی ئەمە هاوڕێیان سەرۆتان باز دەکەین هاوکات باز لە شەڕی پشتپەردەی نێوان پارتی وێچێتی دەکەین لەسەر ناوچەکانی دەرەوەی هەرێم هەتا چای حەمرین ئەو کێشەیەش پەیدا بووە لە نێوان پارتی وێچێتی کە کەم کەس دەزانیت هێشتا هیچ نەبووە پێشمەرگە کێشە کەتە نێوان پارتی وێچێتی لەسەر ئەو ناوچانە چێ سەیتەرە بکە خێر بێ ناوڕێیان سەرچاوی ئێمە لە هەر شوێنێکی ئەو جیهانەدان سەرچاوی ئێمە بەخوا باشیش ناکە بەهەرحاڵ هاوڕێیان یەک دوشتی سەریع بڵێن ئیتر ئەوە ڤیدیۆیە لەبەر ئەوەی زۆر دەبوو بۆیە کردمە لایف یەکەم هاوڕێیان مەلا عومەر دارەتوی ئەو مەلایە ئێستا کە بیزنسی دەکە لەگە ئارین مەسرور بارزانی ئیش عقارات دەکە ئەو مەلا سالار چۆمانی لە بۆ ئارینی وە کادیرێکی پاراستنە ئەو دەقیقم دەوەی مەلا عومەر هەوڵی زۆرم دا لەو ماوەی پەیوەندیت پێ بکەم کاک ڕاوەستە ئەو برادەرە با بڕواتە دەرەوە بەڵێ هەوڵی زۆرم لە تەلەفۆنەکەی دیار نییە کە یەک مسیار دەکە زۆر بێزەرەتی دوو کادیرێکی پاراستنە سێ فتنە هەردەکە ئێستا هیچی نما ئەو فتنەی هەردەکە بە ناوی ژنێک کە سەرپەرشتی زەردەشتەکان دەکا لە سلێمانی ئاوات حسامەدین ئەو ژنا لە 12/6 لێدوانەشیدا لە لێدوانەکەی ئەڵێت ئێمە وەکو زەردەشتەکان دژی زەواجی ئەوەین دایک و خوشک و ئەڵێ 500 گروپی نزیک یاساغا بیر و باوەڕی زەردەشتیە مەلا عومەر بەس ئەڵێ قسەیەکی وامان لەسەر کرایە ڕاست نییە قسەی قۆڕیشە ئەمن بڵاوم کردەوە مەلا عومەر لە ئەوی فتنە هەر بکە لە مابەینی ئاینەکان هەرسایە ئەو شتەی دووبارە کرد پەرەگرافەکی وەرگرتیە لا تقەرب سەڵاتەکەی وەرگرتیەوە ئینتە سوکارەکەی وەرنەگرتیە بۆ ئەوی دەڵێ وڵا دینی زەردەشتیگەر ئەوەندەگە دا خوش خۆیان بخەون مێردیان پێ بکەن لە کاتەکە ئەو ژنا جوابی مەلایەک دەداتەوە کە دەڵێ ئەو قسەی کردیا ئەو قسەی مە لەوەدایە مەلایەک نابی فتنە هەکرا لە خۆتان زانە سوورەتی بەقەرە لەوەی 129 یا 119 من لە چاتگە پێتێمدا هاڕێن کورە هاوڕێیان چاتگە پێتێ شۆڕشی زۆر ببوورن شۆڕشی زۆر گەورەیە نازەم وەڵای شتەکیان هاتە پێش ئەو شۆڕشە گەورەیە هەموو شتەکەت پێ دەڵێ یارمەتی هەموو شتەکەت دەدا هەرچی بڵێ لۆت دەکاتم بڕۆ چ دەوێت لەسەر قورئان لەسەر فەلسەفە لەسەر کورە دیوار لەسەر باخچە کورە لەسەر تۆپ لەسەر فیزیە هەمووت پێ دەڵێ بەهەرحاڵ بەڕێزان یعنی فتنە ئەشد من قەتل باز دەکات مەلا شەرم لە خۆت ناکەی ئاژاوەیەکی وا دەکەی پەرەگرافەک وەردەگری بە ئەمری پاراستن ئێخۆ ئەو فتنە دەرێ بڕۆ خەڵک ڕزمی بکە ئێ باشە ینی بەجددی ئیسماعیل سوسەی نەکبات مامۆستا ئیسماعیل سوسەی بەس قسەی گرگوتێک کەبی ئەم دووەم کەس دەبم بەردەگرمە مەسعود بارزانی برا ڕۆ کردیانە تیرۆریست بەس ئەوە دێ هەمان فتنە هەر دەکات
لە جیاتی خوددا دەبچکو هەندێک لە مەلاکان فێرن لە جیاتی خوددا و پێغەمبەر دەچن قسە دەکەن بە ناوی هەموو ئیسلام دەرێ بڕۆ ڕزمی بکە تو چی یعنی قازیتی دوای عیبە درۆی دەگەی فێڵ دەگەی چاواژە دەگەی غیرەت نییە ڕۆژێک لەسەر نەعەدالەتی قسە بکەی دێ فتنەیەک لە مەعبەینی ئەگەر ئاینەکان کەمن زۆرن بەس باوەڕە کاکە تۆ بڕۆ بە فکر لە خۆت بیگۆڕە بەس ئەو ئاژاوە ئاینە جە خۆشەکەی لەوەدایە مەسعود بارزانی دوو ڕۆژە جائیزەی خەڵاتی ئاشتەی ئاینەکانی وەرگرتیە کە کەس نازانی بە چ سەبەبە وەرگرتیە مەسیحیەکان ئەو پەڕی زوڵمیان لێ دەکرێت مەسیحیەکان لە بەیان نییە ببنەی چیز بەشکە لە بەیان نییە مزاهرەك بکەن بزانە ئەو ڕۆلۆ جەماعەتی ئەژەی و لاهوری پارتی بە خۆش خەڵکیشڕەوانی ناو مزاهرە کرد بەڵام بایەکێک بویچی خۆپشاندان بکات با مەسیحیەکان بچن مەسیحیەکان ویسە خۆپشاندانەدەوە بکەن چی لێکردن بەرحاڵ عیب عیب مەلابی ئەوەندە درۆزن و چاواشەکاربی و ئەو مەلایەن بەرپرسم کادری پاراستنەوە ئێستا ئیشتۆ ئارین بە مەسرور بارزانی دەکەم هاوڕێیان خاڵش کەش بڵێم دێمە سەر ئەوەی ئێستا کە بە سەری دێمە سەر لالەزار و ئەژی ئەمین و کە دۆستێکی نوێ و سەرنج ڕاکێشە یەکەم شت بەڕاست ئەوە بڵێم هاوڕێیان ئەو زانیاریانەی پەیدا بووە ئەو دوو درۆنەی کە لی درا لە مەسەری ڕەش کە درۆن لی دەدرێت تەوان ئەو درۆنە باس کرا هەموومە حەدیدی پێدەگۆترێت لە سەعاتێکی 500 کیلۆمەتر دەڕۆ إلى آخره ئەو درۆنە کەلی دەدەی ئەگەر لە باڵەکانی بدەی یەکسەر ناکەویتن مەسەن ئەڵا ئەگەر لە ناوەندەکەی بدەی یان بە چەکەکی گەورە لی بدەی ئەو ستینگەر و ئەوە سیرام لی دەدرێت ستینگەر ئەگەر بە باڵی کەتی وتیان یەکسەر ناکەوی ئەمش باسم کرد لەم دووری 2 کیلۆمەتر ئەڵێ نەکێک لە کنماڵی محسین گەردی کەتیتەوە ڕۆحی چووە وەنیا محسین گەردی بەرحاڵ خاڵش کە هاوڕێیان کێشەی پارتی وێچێتی تا ئێستا ماوە تا ئەن ڕێککەوتن دەکرێت پێک دێن دانیشتن دەبی لە پشتپەردە ئەولە دەگۆڕدرێتەوە تێکەسەوەی هەموو کێشەیەکی کۆمەڵایەتی کە ئیوانش کە ئینسان قسەی کردمانە ئەوە نییە دەستکاری نەکرێت بەرحاڵ یەک لەو شتانەی کە ڕێککەوتنیان برێم بەرنامەکەیە ئەگەر حەشت هەتا 31 نەکشێتەوە برێم چەک دانەنێ ئیتر ئەمریکا دەڵێ عراق دەڵێ ئەمریکا بکشێەوە لە عراق دەڵێ کشێمەوە بەزە تۆ هێزە دروست کردی دەبی ئەوانە لە ناوبەی بنمونە ئەتو ئەوانە لە ناو نەبێ حەشت ئەگەر بکشێتەوە لە کەرکووکوانش دەکشێتەوە ئەگەر نەکشێتەوە لی دەدرێ کە لی دەدرێ یەکشێک لەوانە سونە و کوردە لە کوردیش پارتیە ئەمجارەکە دژۆم گوت پارتی دانرایە کە لە حەشت بدە سونە و پارتی و ئەو هێزانەی کە دەستنەوە ناوچە کێشە ناوچەکانی کوردستان کە هێشتا لە دەرەوەی هەرێمە مناڵە ناوچە کێشە لەسەرەکان ئەو هێزە مشتەرەکەی کە ئەمریکا پەروەردەی کردینە بەڵام زۆربەی زوڵباتەکانی زۆربەی بەرئەفسەر و ئەوەکان پارتینە ئەلێرەدا ئێستا پاڤل دەڵێ ئەبێت ئەو ناوچانە ناوچەی یەکێتین چۆن مووسڵ و مەخمور و ئەوانەی پارتین ئەوەش ئێوەیە دەڵێ ئەگەر بچنەوە پارتیش دەڵێ شتیوالە نییە بچینەوە کەرکووکە و زارەی ئێمە ڕێبەرایەتی دەکەین ئەو کێشەیە یەکێک لەو کێشانت کە ئێستا لە پشت پەردە لە مەعبەینی پارتی و یەکێتی دروست بووە پاڤل دەڵێ ئەگەر ئەو ناوچانە هەشت و حکوومەتی عێراق لێ بکشێتەوە پێشمەرگە دەستە شوێنی هێشتا هیچ نەبووە لە ئێستا شەڕەکە دەستی پێگەیە بۆ زانیاریتان ئەوە یەکێک لەو خاڵانەیە تاوان حەشت زەخت زۆر دەکە کە پێشمەرگەش هەڵ بکرێتن من ناڵێم هەڵ دەکرێت بەڵام کرک و باڵ دەکرێت پاری وەم گوت کورەوەڵە نەک 2024 باسمان کردیە کە پارتی وێچێتی کرک و باڵ دەکرێت مەجلیس تەشریعی و تەنفیزیان لە بۆ دادەنرێتن و دەسەڵاتیان لێ وەردەگیرێتەوە وەکو حکمی زادێکی نەوەتەکانیان لۆ دەبینێ بڕە مەرکەز بە قووەت دەبی تەوانەوە ئەمریکا بەریتانیا حکوومەتی یعنی لەگەر دەوڵەتدانا ئەو خەتی ترامپ و تۆم باراک و ئەوانە لەگەر مەدی دەوڵەتی سەنتەردانە لەگەڵ حقوقی گەلاندانینە لە ڕۆژ ئاوا ژوایان کرد لە باشووری ژوە دەکەن بەزیتر باشوور خۆ بە خۆ یەکێک لەو خۆتوانە ئەمن ئەوە دەقیقم لەی بوویتە بەرنامەش هەوڵی جددی ئەمریکا ئەوەیە دەسەڵاتی هێزی ئەمنی لە ئاسایش و دژە تیرۆر و پێشمەرگە و پۆلیس و ئەوانیان هەموو لێدام ماڵی بیکاتە مڵکی خەڵک
ملکی حکومت نەک حزب و شەخص ئەوی ڕێگری بکە ئیتر مزایقەی دەکە ئەمریکاش فشاری خۆی هەیە لەسەر ئەو بوارەنە بەس دەقیقم لەوەی ئەو بەرنامە هەیە دەبی جێبەجێ بکرێت بەس نەک مەسعود بارزانی دوێنێ کەم دی دەگوت بە سەرپەرشتی مەسعود باشە مەسعود بارزانی سەرۆک حزبایی هاوار ئاخر چ ڕەبتی بە یەکگرتنی ئەدوو حزب هەیە برێم وەزارەتی پێشمەرگە هەیە ئێستا ئەو کەسانەی کە لە وەزارەتی پێشمەرگەن لیوای مشتەرەکان ئەمریکا ئەوانە دەباتەوە بەس بە حکمی ئەوەی من ئەوە بە ئاشکرا دەڵێ ئەمریکا لەگە پارتی نزیکترن نەک لەگە یەکێتی لەگە ئێران نزیکترەوە ئەلفوبایە بۆیە ئەگەر ئەو هاوچشەی ئێستا هەیە بگەڕێنەوە پارتی باڵا دەست دەبی لەو منتیقانە ئەوە یەکێک لەو کێشانەوە حەشت داوای هەڵوەشانەوەی دەرێ من هەڵدەوەشێنەوە پێشمەرگەش هەماشتە پێشمەرگەش هێزێکی میلیشاییە بەس لە خزمەتی بنەماڵە و حزبدایە ڕاستیش دەکە کاکە وەڵا ڕاستەکە یعنی ئەمریکاش گەشتە قەنەعەت ئەوە دەمەکە کە ئەو هێزانە هیچ هێزن ڕەبتیان بە خەڵکی کوردستانەوە نیە دوو هێزن پارتی وچەتی لە پێناوی دەسەڵاتی خۆیان بەکاری دەینن هاوڕێیان بۆیە ئەو کێشەیەش هەیە هاوڕێن بینە سەر لالەزار ئەو تاوانە گەورەی پاڤل و قوبات تاڵەبانیە لە دوای هەشتی تەمموز کە هەشتی تەمموز بۆ زانیاریتان هاوڕێن بەپێ ئەو زانیاریانە هەیە ئەندازیاری لالەزار برم هەشتی تەمموز ئەشی ئەمین بوو لەگە بزنسمانەشی گەورەی سلێمانیە هاوکات لە دوای کە ئەوش کارێکی زۆر قێزەوەن کۆدەتاکی سپی بۆ هەشتی تەمموزیشانیشتە لاپەڕەیەکی هەرە شەرمەزاریە من ئەو دەمیش وەکو خەتی گشتی وەکو کەسێکی ئازادی خواست دژی ئەو شێوە بن کۆدەتای سپی ئەتوو دەچی کۆدەتایکی سپی دەکەی دژی دامازراوەی یان کۆنگرێ حزبی کە پاڤل و قوباد و ئەژی ئەمین ئەو کاتە پێکەوە ئەو شتیان کرد شتێکی زۆر قێزەوە بوو مەلا مستەفا لە شێخ سوچات چوو کۆنگرێکی کردە جوانی فەسڵ کرد کاکە پاڤل ئەمە 100 جار گوتم نەویش تێپەڕان لە مەلا مستەفاشی تێپەڕان دوو لالەزاریش هەماشتە کاچی خۆم تاوانشی زۆر قێزەوەنە ئەو شێوە چارەسەری کە کراس شێوە چارەسەریشی زۆر قێزەوەم بوو ئەکرا فعلەن هەولی تیرۆری پاڤل هەبوو ئەم ئەو دەمیش باسم کرد ئەو هەولی تیرۆرە زۆر بەرپرس ینی پاڤل مەجای لە بەرامبەر ئەوانی کە هیچ نەهێشتبەوە ئەیتر ئەوانیش هەموو ڕازایەتەکانی پاڤل تاالبانی خڕ ببوونەوە هەر لە مەلا بەختیارەوە دەگریە لە بەرهەم ساڵە ئەوە دەگریە لە شێخزاکرەوە دەگری سۆری تریش بوون خڕ ببوونەوە هەوڵی کۆدەتا بدەن بەسە مەلا ئەوە پاڤل تاالبانی پاڤل بەلای کەم 20 ڕۆژ پێشترێ دەیزانی 20 ڕۆژ پێشترێ دەیزانی ئەو زانیاریانەیە ئێستا هەیە چوان دەستەیە دوادێ پەیدا دەبی هیچی نەکرد لێی گەڕان ڕاستە چوو پرسەکی بە ئەمریشەکان کرده بوو بەس بە ئەمریشەکانی گوت بوو بە قانون یعنی ویشتە شوایە دەچم ئەمری گرتنی لاوری وتیان بڕۆ بگرە بەس نە ئەمریشی نەبەرتانی کەس پێیان نەگوت بوو ئەتوو بڕۆ هەموو هێزە میلیشیاکانی خۆت خڕکەوە بە تۆپ شارێکی وێران بکە بەهەرحاڵ ینی نامانەیە دووبارەی ئەو قسانە بکەینەوە لەو شێوازە چارەسەری پاڤل ئەوەندەی پەیامی تۆقان بوو ترس بوو هەوڵی تەسفیە بوو هەوڵی گرتن نەبوو لەبەرەوەی هەموومان دەبیرمانە پاڤل 2 سعات پێش چەند سعاتێک پێشترە لە تازیەک بوو دەیتوانی بیگری 20 ڕۆژ بوو پاڤل دەیزانی هەوڵی کوشتنی هەیە ئەوە جیان هەیە قسەی نەدەکرد ئەیتوانی لە سەیتەرەیەک بیگری بەڵام نەک ئەو کۆدەت ئەو تۆ بارانەی شارێک بکە کە پاڤل تاالبانی لە دوای بەریتانیەکان دووەم کەسە سلێمانی چەندین کاتژمێر بۆردوبان کردیە بە درۆن بە تۆپ لا پەڕێک هەرە شەرمەزاریە ئی پاڤل تاالبانی ئی قوبات تاالبانی ئی ئەو یەکێتە نوێی دەباشن بە هیچ ئاوەک پاک ناتەوە هیچ پاساوەچشی لە بۆ نییە ئێمە واز لەوە بێنە لاهور چ بووە مێژۆکی قێزەوەنی هەیە لە خۆی و براکانی تاوانیان کردیە خەڵکیان کوشتیا دەست درێژیان کردیە تحەدایان کردیە تاڵانیان هەمووی ڕاستە بەڵام هەموو ئەوانە شەرعێتی پێ نادەتەوە بەو شێوە وەحشیگەریە وەکو داگیرکەرێکی فاشی بێی بردومان بکە وەکو سەردەمی عوسمانیەکان و مەغۆڵەکان ئاوانیە بردومانی ناو شاری سلێمانی بکەی 4-5 کاتژمێر بۆیە هەندێک منداڵ و تاڵ هەن ئەڵێ بابە ئەوەندە نەکوژرایە ئەمە لەسەر دێ مەسەوی کێشە لە کوشتنەکە نییە ئەنی بەڕێکەوتەوە هەموو نەکوژرا ئەگەنا مەسەن بە سەدان کەس لەناو ئەو شەڕە بووە ئەگە ناڵین بە هەزاران کەس چکە هێزێکی زۆر یەکێتی کێشە لەو شێوازە چارەسەرکردنە ئێرهابەیە کە یەکێتی پەنای لۆ برد
لالەزاری بە دەیان درۆنەوە بە سەدان هەمەرەوە بە هەزاران چەکدارەوە تەقەی دەکرد کاکات و ئەو بردومانە گەورە سەختەی شارێکی سلێمانی شاری ڕۆشنبیری بکەیت لە هەموو تاوانێکی قێزەوەندرە و بەدیویت کە تەبی ناچار نەبی لە پڕک زوم بگرێتە سەرد و مەسەن ئەوان هێرشیان کردبی ئەو چی جوابداتەوە نا بە بەسیتی پێی دەکرا لاهور بگری هەر زۆر بەسیتی بەس هەرویستی تۆقانەکە دروستکە ترسەکە دروستکە ئەو پەیامە بەرامبەر خەڵکی سلێمانی و هەموو نەیارەکانی کە ئەو بوو دوای ئەوە شاسواریشی کرد کە من ئەو کاتیش گوتم ئەوە یعنی ئەوە دەبی بە هەر حاڵ بۆیە زۆر کەس دەڵێ ئەنگ وتان 50 کەس ئەمن گوتم 50 کەس ڕۆژی یەکەم ئەوش دوو ئەوە هەبوو ڕەنگی هەندێک فێڵمان لێ کرابی ڕەنگی هەندێک فێڵمان لێ بکە بەشە شلەوە بوو ئاوڕێن بڕوا بکە لە ڕۆژی یەکەم خەڵکانێک باوا بڵێن بە سەتەلایی دیتیان مەیتێ خەڵکەشی زۆر لە عەرز ڕێز کرابوون ویان زانی کوژراوە ئەوە وەی کرد ئەمە هەمومان تووشی غەڵەت بین تووشی غەڵەت بین کە ژمارەکە زۆرەوە ئێستاش کەس نازانی چەند کەس کوژرایە خود لە شەڕی ناوخۆش کەس نازانی لە دەیانشتی کە کەس نازانی چەند کەس کوژرایە ئەوەم بزانم 8 کەس لە جەماعەتی ئەژی و لاهوری کوژراینە 3 کەس یەکێتیش کوژرایە 11 کەس بەڵام 11 و 50 و 6 هیچ فەرقی نییە لەگەر ئەو کۆدەتایەی ئەو ئسلوبەی ئەوە لە هەمووی خەتەرتر کە پاڤل تاڵەبانی پەنای بۆ برد شارێکی هەت کرد کە دەکرا سەدان ڕێگای تر هەبی کێشە ئینسان ئازادی خواست من دژی هەشتەموزم دژی لالەزارم نەک لەبەر ئەوەی لاهور کاسێکی ئازادی خوازە نا لەبەر ئەوەی ئسلوبەکان لە ناو خەباتی سیاسی جەماوەری حزبی زۆر مەترسیدارە ئینسانێک ئەگەر داکۆچی ئازادی سیاسی بکە دەبێت دژ بەوە بێت بەڵام بە من دەڵێ لاهور شێخزەنجی تاوانبارە غرورە مرۆڤ کوش بووە لالە و ئامانجی کوشتیە لانا دەستێژی سکسی کرایتە سەر کە چەند ڕۆژ نامەنووس ڕۆژێک دادێ خاصە ئەو پۆڵاتە زۆر فاشی بوو مەسەلەن دزیان کردیە غەدریان لە خەڵکی سلێمانی کردیە هەموو ڕاستە بەس هەموو ئەوانە ئەنجامانەوەنە داعشن نابی وارەکە داعشیش بکرێن لەگەل لالەزار کرا نمونەیەک بوو پاڤل تاڵەبانی ڕووی پارتی سپی کردەوە هەر بیرتانە ئەو دەمی کێشەی خورشی تەرچێ بوو پارتی زۆر بە عەقڵانە چارەسەری کرد بە نەرمی لێی گەڕا دوای 5-6 مانگان کەرامەتی خورشیدیشی شکان گرتیشی لە نیوەی شەودا ئەو مامەڵەی پارتی ئەمە ناڵێم عاقڵانەتر لەگەر چاو ئەوەی پاڤل چ ئەوەی چوو ئەو بەدینەمەوەی تەقینەوەی ئەو زێریەکەی کرد ئەوانە هەموو ڕەفتاری فاشێتە کە ئێستا خەڵک لە سلێمانی ترس تۆقانەشی لەسەر کاکە شانۆ دەکەی کورە سیمینار دەکەی کورە بچووکترین چالاکی دەکەی دەبی ئاسایشێتی ئاگاداربی ئەو سلێمانە بوویتە هەولێر ئێستاکە هیچ چەناسەدانی تێدانی ئەوە لە دەستکەوتەکانی خوبات و پاڤلە تاوان پاڤل هەموو کات دڵی باشترە لە قوبات بڕوا بکەن من زگم بە ئەو خوشکەی لاهور دەستێتەوە هانا لەوەی قوبات دەبکەوە بڕوا بکەن هاوڕێنە بۆم نییە من نەبوومە بە ئاشکرا دەڵێم من نەبوومە ئێستا لاهور لە ژێر گەڵ بوو بڕوا بکە بەس دەزانم پاڤل و قوبات چەندە لەسەر ئەو خەبەرە لە من تووڕەن و لەبەر هەندێک شت نەبایە دەستشان لە مندەوەشان چ پیلانێکی قێزەوەنم لێ تێکدان لێم نەگەڕا لەبەر ئەوە ڕەفتارەکە زۆر فاشیانە بوو دەبووە مۆدیلێک وەچی پارتی ئاها ئەوە جەڵتەلەیدا ئەوە مرد ئەگەنا ئێستا لاهور شێخزەنجی لە ناو ژێرگەڵ بووە ئەو ئاواتەش دەموچاوی سوستا بوو بزانن بۆیە ئاوات کە هانا لە بۆ قوبات دەبا قوبات دڵی ڕەشە نگبەتی ئەگەر باوەڕت وا بێتن کە ئەگەر زەختەی دەوری نەبی مەحاڵە پاڤل و قوبات زۆر زەحمەتە ئەوە بکەن هاوڕێیان خاڵی کۆتایی دەمەوێ بڵێن خاڵی کۆتایی ئەو زانیارانەی لای من لەمای ئەو هەژنۆدە مانگەی ئەو ساڵەی خڕبییتەوە بڕوا بکەن یەک ساڵە قسە دێ و دەڕوا و زانیاری هاوڕێیان من کۆنتاکتم لەگەڵ هەموو خەڵکەکەیە هەرچی دامود هەرچی خەڵکە زۆر کەسێ زۆر دەزانم پاراستنە خۆم لە جێلی دەدەم زۆر دەزانم زانیاریە یان خۆی دەڵێتن یان دەیناسم ئەزانم خەڵکێ میتە ئەزانم خەڵکێ لە ئێران نزیکە ئەزانم خەڵکێ لەگە ئەمریکیەکانە لەگە بەریتانیا خەڵکی سەر بەخۆیە عزبیت کیە ئەمە ڕۆژنامە نووسین پێویستمان بەوێ جێ لە هەمووان ڕابگرین و هەندێک جارێ ئەوان ئیسفادەی خۆیان دەکەن ئەمەش ئیسفادەی خۆمان دەکەن کەسێکی نگبەتی وەچی من
لە چێ خەبەرم لۆ دێ ئەگەر کۆمەڵێک لینک و ئەوم نەبی بە دوواچوون بکە یعنی ئەوە هەموو میدیاگان هەیتی بە فەرتیان بەدام و دەستکە شت وەردەگری جاری باش غەڵەت دەکەی بۆیە من لینکم هەبوو لەگە خەڵکێک لەگە ئەژی ئیشی کردیە هەندە شە بۆ فێڵی لێ کردمە و زۆربەی شتەکانیش ڕاست بووە بەڵام ئەمن کە خاترم گرتیە ئەو یەک ساڵەی ئەوە تەنیا ئەو داواکاری ئەو بەڕێزە بوو لەمنی دەکرد دەگو بەست کار دەکەم لە بەرهەندیان دەشت دەستم لۆ نەبردو بەس ئەو ئەژیە لە شوێنان گوتی قادر سەر بە ئێمەیە بۆیە ئەژی هەرچیت هەیە منەتت بە پێڵاوی نەبێت باشە چت هەیە لە سەمن بڕۆ بڵاوکەوە ئەتو ئەو پیاوە نین کورا تو چی مرتەزەقە چی ناپاکە چی بێڕەوشتە چی بەردەستی هەکافیدانی من کە ئەوات پێ دەڵێم لەبەر ئەوی خۆم دەناسم بڕوا بکەن هاوڕێیان یەکێک لە مرتەزەقە ئەمنیەکان یەکێک لەو کەسانەی حتا باز لەوە دەکرێت من ئەوەم لە بەرپرسە دیارێشێتی ژێرە بوو لە دوای سوێچ بەر لە سوێچاب ئەو ئەژی ئەمینە گیرایە لە لای پاراستن لەسەر ئیطلاعات بەریاندایە بەو مەرجەی ئیش لە بۆ پاراستن بکات لە 96ەوە ها بڕوان پێ بکەم بەرپرسەکی باڵای ئەمنیەتی پێگوت مەم نازانم ڕاستیان ڕاست نییە بەس گومان بەس ئەوە دەزانم ئەژی خەنجەری لە هەموو زانیانە خەنجەری لە لاهوردا لاهوری بەگرتندا گوایە بەخۆی بێتەوە ئەوە چۆن هاوڕێ بە سەرعی هەندە شتان پێ بڵێم 2000 چتە سلێمانی یعنی ئفلاسی ئەمنیەتی یەکێتی پیشان دەدا تو پێت وایە یەکێتی نەیزانیە 2000 ئەژی ئەمین بەکەی خۆی بچی بێتەوە یعنی بەو هەموو سەیتەرەدا تێپەڕیا ئەگەر نێک لە گۆڕێدا نەبی دوو هەرچی خزم کە سوکاری خۆی هەبوو ئەژی لی نەگەڕا ڕۆژێک پێشترێ لە لالەزار بمینێت هەمووی برد هەل لە عەبدوڵای کوڕی خاڵی کە ئێستا سەرپەرشتە موێزەکەی دەکات هەل لە چالاکی کوڕی خوشی یەک نەفەری نزیکی ئەژی ئەمین هیچی لێ نهاتەم کوڕە فەقیرەکانی بەدیهێژن ناو ئاگرەکەی من ئێستا پێتان دەڵێم ئەو چەکانەی کە بردوبرا بۆ ئێندەر بەشی زۆری هەیە ڕووسی بۆ هەیە ئەمریکی بە هەمان گۆڕیە بە ئەم ئێرانی هەمووی گۆڕرا بە ئێرانی چار دەبواە بە درۆن لە ماڵی لا پاڤل بدە نەیکرد بوو سەچی کرد بوو ئەوەی نەکرد بوو ینی ئەوەی کە دانرابوو لە ناو سلێمانی لە هەولێر گوایە پڕدا چکو موعامەرەکەیان وا بوو ها موعامەرەکە وا بووە لە ناو هەولێرش ڕقوبات بدرێتن لە سلێمانی کۆتایی بێچێتی بێنن هیچی نەکرد بیرتان ئەو گەنجە گوتی گەنجێک گیرە ترافی کرد گوتی هەوڵمدا وتم پاڤل لە ناو کەوانەی قەناسەکەی لێیدەم وتیان نا ئەوە کوڕە خوشکەکەی بوو کوڕە خوش گوتی لێ مەدە پاشان گو مانگێک پێشترێ خۆتان دانابوو گوایە هەوڵی کۆدەتا دەکەن و پاڤل دەکوژن کە تەبەردەستان لۆ نەدا کرد ئەگەر چێش ئەوانەی هەموو بڕیاردا بوو ئەژی یعنی دەیان شت هەیە ئێستا دەرکەتیە من ئەوەم لە سەرچاوی بڕوا بکەن گرنگ بەدەستگەتیە کە گومان هەیە ئەژی و لە پاڤل ناو ئەک لە کۆنتاکتیان نەبی و هاتنە سلێمانیشی هەولێریشی بەشێک لەو تەمسیلیە بیت ڕێککەوتنێک بی ئەموو عارەزەکانی پاڤلی ئاگای لە پشت پەردەبیانی ئەو شتە من ناڵێم 100% بەس ئەوی ئەم بزانم ڕاست ئەوی ئەم بزانم ینی لە دنیای سیاسەتش ئەو هەیە تەمسیلیەکردنەکە لە نێوان پاڤل و ئەژ پاس لاهوری تووشی ئەو وەرتە کرد بەخۆشی وچ بێتە شوێنی حازرش یعنی ئەوە کە دەڵێم هەر ئەوە نییە بڕوا بکەن غەیرە کوردیش من دەزانم ئەو شتە هەیە لە گۆڕێ ئەو زانیاریە هەیە بەڵام بڵێم مطلقە کاکە لە دنیای سیاست مطلق نییە بەس ئەژی کابراایکی قۆنتەراتی مخابەراتی معلومات دەفرۆشت ئەو فشتەکاتن دژی ئێران و لەگە ئەمریکام لەگە ئیسرائیل بڕوا بکە درۆ دەکات هەچ سوقلی نییە مرتەزەقەکە لەگە مافیای ئیش دەکا لەگەر پیاوی هاکان فیدانە چەند جەریمەش کردیە ئەژی زۆر جەریمەکان مەسەلەی ئەخلاقی زۆر لەسەر دەزانم ئەگەر پێویست بکە ئەوەش لەسەر دەکەم ئەوەش بەس بەوەن دەرم لە شوێنان گۆدیتی قادر لەگەرمان نزیکە تو چی ئاخر بەس بەمبرێ مرتەزەقە چی خائینە چی وەکو تو ئەمن بێم لەگەر تو خوا خێری خوان ئەوە بگری کە ڕێی نەدەدام یەک ساڵە چەند زادەم گوت لێی دەدەم دەیگۆ لە بە من بەس بە هەر حاڵ مەسەلەکە ئەوە نییە هاوڕێن لێرا من ئەوە دەڵێم مەسەلەکە ئەوەیە
ئەژی ئەمین گومان زۆر هەیە لەسەر ئەوەی کە هۆکاری بەگرتندانی لاهور بوو و ئاشکرابوونی ئەو لاهور پاڤل مانگێک پێشترە دەیزانی ئیتر شێخ جەعفەری احترافی کردیە ئەژی ئەمینە بەدەستی دیلۆی ناردیتی بەس یعنی ئەو ڕۆڵانەی بە ئەژی سپاردرا بوو ئەو جم و جۆڵانەی ئەژی کردی هەمووی پیشان دەدا کە ئەژی لە پشتەوە تەسیقی هەبووە لەگەڵ پاڤل و بوار نەدرایە و ئەو گەما سیاسیانش گەلێک سۆرە هاوڕێ مەرج نەویاتە ئەو بەرەواتە ڕاستە وەستا ماڵی بارزانیش ئەژیان تڕۆ کردیە بە لە ناوەندە جیهانەکانیش تڕۆگرایە لۆ لەبەر ئەوەی کەسکە کە ناساغبی کەسی قەی پێ ناکە لە هەواڵگیری ئەتوو ئەگە درۆت کرد فێڵت کرد مزداقیەتت دەمرێ چکو دەبی راپۆرتت گرنگبی دەبی قسەت حەق ئەوە بیتن بۆیە ئەژێمین بەهەرحاڵ قسەی ئەوەشم ئەوەیە یەک پەرەگراف بڵێم من لە کۆمێنتتاندا دەنێم یەکێک لە ئەمیر فەوزەکانی من دەوەخت خۆی دەمانگۆ 8 بەشدار بووە لەوەی لالەزار بڕوان نەدەکرد ئیدوو پەیزی سەر بە ڕێیان کەلدانیتان بۆ دادنم کە ئەمر لیوایەکی ڕێیان کەلدانی لە شەڕەکەی لالەزار کوژایە و هاوکات چەند ئێرانیشیش بەشدار بنە چەند ئێرانیی مهندس لە درۆن هەڵدان بەشدار بنەوە بەڵام من ناڵێم وەڵای بەسەدان 8 بەشدار بوو بەس 8 لە ڕێیان کەلدانی و لە چەند مهندسێکی ئێرانی لەوەی لالەزار بەشدار بوونە من تا حدێکی زۆر ئێرانیەکانیش ئەومە و ئەو کوژراوەی 8 کە ڕێیان کەلدانی بوو دایاننا دوای ئەوەی ئێمە و خەڵکی تریش بڵاوی کردەوە لە پەیجەکان سڕیانەوە بەس خۆشبەختانە سکرین شۆتمان کرد بەهەرحاڵ هاوڕێیان لالەزار 8 تەمووز دەیام ئەوەی لاپەڕی شەرمەزاریە بەنێچەوانی ئەو یەکێتی نیشتمانەی ئێستا هەیە ئەو یەکێتی نیشتمانەی ئێستا دەبینن چێ ینی بە هەموو شتەکە بەس یەکێتی نییە هەموو شتەکە بەس حزب نییە میزاجی پاڤلە مزاجی قوباد و پاڤلن هاتینە سەر ئەو مێژوە جوان و پڕ لە تێکۆشانە نە حزب مایە نە ئازادی سیاسی مایە لە سلێمانی یعنی نمونەیەکی باڵاترە لە پارتی پیشاندان قسەی ئەوەش بەبیرم ماتەوە پارتی یەکێتیشێک لەو ڕێکەوتنانەی کردیتیان دووشەممە دادگای دادوەرەکانی تەمیز یەکێتی دەگەڕێنەوە بالمقابل پارتیش چاپۆشیرەکەیسی لاهور دەکات لاهوری فرۆشت پێشتر ترسی هەبوو ئەگەر یانی یەکێتیەوە قسەیتیان ڕاست شەکە دەرێ هەر دۆستێک دەنێرینە سلێ ئەو لێرێ لە ئەو لێرە پارتی بە مزاجی خۆی سەرف تەسەڕفی پێ دەکات لەبەر ئەوی دادگای تەمیز لەبەر دەست خۆیتی بۆیە ئەوان تەمەڕودیان کرده بوو هەرچەندە لەو ماوەی خەڵکەشی زۆر زەرری کرد لە دادگای تەمیز دۆسی هەبوو بەڵام ئێستا یەکێک لەو ڕێکەوتنەکانیشان ئەوەیە دادگای تەمیز دادوەرەکانی یەکێتی بگەڕێنەوە بالمقابل یەکێک پارتی واز دەکەیسی لاهور بێنێتن دیارە ئەگەر ڕێک بکەون ئەگەر ڕێک نەکەون هەمان کێشە بەردەوام دەبی هەموو ئەو ڕێکەوتنانە هەڵدەوشێتەوە سوپاسان دەکەم لە ئەو کاتێ لەگەڵ منتان بەدەسەر هەرویستم ئەو سەرنج و ڕای خۆمان ڕای خۆم بدەم و بە پاڤل و قوبادە و ئەژیە و حتا لاهورە و ماڵی بارزانیش دەوری باڵیان لەو لالەزار هەبوو بڕوان پێ بکەن یەکێتی بەڵگەی یەکلاکەرەوەی لە دەستا کە مەسرور بارزانی و ڕێبەر ئەحمەد دەستیان لەو تاوانەی هەبووە دەستیان لەو پیلانە بۆ هەوڵی کوشتنی پاڤلی بەس ئاوا کوڕی فەقیر دەگرن دەچن مەسرورش دەکەنە سەرۆکی حکومەت وانە پاڤل لە من باشتر دەزانێت خۆ نیمچە دەنگێکی ڕێبەریشتان بڵاو کردەوە کاتێکی خۆش